شریتێکی ساڵی 1970 لە جۆن لێنۆن کە گۆرانیەکی نەبیسراو بە ناوی ڕێدیۆ پیس لەخۆ دەگرێت لەگەڵ گفتوگۆیەکی ئەو هونەرمەندە لەگەڵ گروپێک لە قوتابیانی دانمارکی لە کۆپنهاگن دەچێتە مەزادخانەوە بۆ فرۆش. ئەم شریتە 33 دقەیە لە 5 مانگی 1 ساڵی 1970 تۆمار کراوە، واتە لە دوای ئەوەی لێنۆن و هاوسەرەکەی لە مانگی 12 ساڵی 1969 دەڕوەنە دانمارک بۆ دیاریکردنی داهاتووی کچە 5 ساڵەکەی ئۆنۆ کە لەگەڵ باوکیدا لە باکووری یۆتلەندە ژیان. هەرچەندە لێنۆن و ئۆنۆ یەکەم هەفتەیان لە دانمارک بە بێدەنگی تێدەپەڕێ، بەڵام هەرزوو ڕۆژنامەکان ئاگادار دەبنەوە لە بوونیان و کۆنفرەنسێکی هەواڵیان بۆ ڕێکدەخەن کە هاوکات دەبێت لەگەڵ یەکەم ڕۆژی خولی خوێندندا. هۆجێن و سێ لە هاوڕێکانی بەڕێوەبەری قوتابخانەکەیان ڕازی دەکەن کە ڕێگەیان بداتێ گفتوگویەکیان هەبێت لەگەڵ ئەو دوو هونەرمەندە لەسەر ئاشتی و موسیقا. هۆجێن یەکێک لەو 4 قوتابیە کە ئیستا تەمەنی 68 ساڵە و یەکێک لە خاوەنەکانی شریتەکەشە، باز لە دیدارەکەیان دەکات لەگەڵ ئەو دوو هونەرمەندە بۆ فرانس پرێس. ئێمە چوون بۆ ژووری دانیشتن و بینیمان جۆن و یۆکۆ لەسەر قەنەفەکە دانیشتون. زۆر سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە، لەگەڵیان لە نزیکەوە دانیشتین و پێکەوە گفتوگۆمان کرد. لە ئیستاشتا هۆجێن و هاوڕەکانی دەڵێن بڕیاریان داوە بۆ ئەوەی کاسیتە دەنگیەکە بفرۆشن، چونکە نازانن چۆن شریتەکە لە نێوان منداڵەکانیاندا دابەش بکەن. ئەلێکسا برۆن راسمسن ئەو کەسەی کاری فرۆشتنی شریتەکە دەکا دەڵێ شریتەکە کە چەند ئاهەنگێکی بڵاو نەکراوە لە خۆ دەگرێت لەگەڵ هەندێک وێنە لەوانەیە بە 46,000 دلار بفرۆشرێ. دەبێت دانیشیت و کاتێکی بۆ تەرخان بکەیت بۆ ئەوەی گوێ لێ بگریت و هیوادار بیت بە باشترینەکان. هەرچەندە هۆجێن چیرۆکی ئەو ڕۆژە ساردەی زستانی کە تیایدا لێنۆنی بینیوە بە وردی بۆ منداڵەکان و نەوەکانی گێڕاوەتەوە، بەڵام بەرهەمەکەی ئەو دیدارە کە ئەو شریتەیە لە دوای فرۆشتنی چی دیکە لە دەستی ئەودا نامێنێ.